تو باش زانیاری زیاتر لەسەرم پرسە. بەڵێ هەکار هێشتا تا ئەم دەقەیە یوسف محەممەد سەرۆکی پەرلەمانی کوردستان نەگەشتۆتە ناو نووسینگی پەرلەمان لە سلێمانی دیارە داخلی شاری سلێمانی بووە بەڵام هێشتا نەگەشتۆ تێرە ئامادەکاریکرا بۆی بگاتێرەوە ئەو تیمەی کە لەگەڵ خۆی دادێن هاتوونە تێرە لەگەڵم بی هەکار کا کامەران سەرۆکی پەرلەمان ئێستا گەشتۆتە نزیکی نەوەزبێنەوە زەقسە ئێستا ئێستا نزیکە گەشت ئەو گەشت لەگەڵایە کۆمەڵە پەرلەمانتاری کوردستانی پەرلەمانتارەکانی چ لیستێکن لیستی گۆڕان و پێم وایە دوو پەرلەمانتاری لیستێکی نیشتمانی کوردستانی چی لەگەڵایە تۆ لەگەڵ تیمەکانی چۆن ڕێگریتان لێکرا لە ڕاستیە گەشتە سەیتەرەکەی پردێ وتیان گەشتە سەیتەرەکەی پردێ وتیان سەرۆکی پەرلەمان بۆ هێندێ بچێتە ژوور بەڵە ئەمە کاروانی ئۆتۆمبیلەکانی سەرۆکی پەرلەمانی کوردستان ئەبێ ئەو بێت من چاوەڕێکەم یوسف محەممەد لە پێشمەوەیە سەرۆکی پەرلەمان گەشتە ناو نووسینگی سلێمانی یوسف محەممەد عومەر عینایەت هەروەها پەرلەمانتارەکانی تری گۆڕان هاتوونە تێرە شێرک و حەمە ئەمین هەروەها لەگەڵ سەرۆکی پەرلەمانە ئەمانە مونیرە عوسمان پەرلەمانتارانی فراکسیۆنی گۆڕان گەشتونتە ناو نووسینگی سلێمانی پەرلەمان هەوڵ دەدەم لەگەڵە نابم تاوەکو ئەو قەرباڵەکەی تاوا دەبێ هەکار ئەوەی کە من بینیم ئەو وەفدە بوو کە لەگەڵ سەرۆکی پەرلەمان دکتۆر یوسف محەممەد گەشتنەوە ناو نووسینگی سلێمانی لەوانە زۆربەی پەرلەمانتارەکان چەند پەرلەمانتارێک بوون لەگەڵ خۆیان بوون لەگەڵ هەمان ئەو کاروانی ئۆتۆمبیلەدا بوون هەروەها چەند پەرلەمانتارێکی یەکێتیش لێرە لە پێشوازی سەرۆکی پەرلەمان بوون لەوانە زانا عەبدوڕەحمان کە لە پێشوازی سەرۆکی پەرلەماندا بوون بۆ ئەوەی لەگەڵ پێشوازیان لە بکە کە هاتوونە تێرە من هەوڵەدەم بچمە ژوورەوە بۆ ئەوەی بتوانم وێنەی سەرۆکی پەرلەمان لە کاتی دانیشتنەکەیان لەگەڵ ئەو پەرلەمانتارانەی کە ئێستا لە ناو نووسینگی سلێمانی پەرلەمانی کوردستاندان بگوازینەوە لەگەڵ بە هەکار بڵێم